لە ئەمریکا خواردن هەرزانترین شتە کە مرۆڤ دەستی دەکەوێت. زۆرترین شتێکیشە کە حاویەکانی ڕشتنی خۆڵ و خاشاکی پڕکردوتەوە. ئەمە دەرەنجامێکە کە ئاژانسی پاراستنی ژینگەی ئەمریکا پێی گەیشتووە و زەنگی مەترسیداری کەڵەکەبوونی ئەو دیاریدەیە و دەرهاویشتەکانی لێداوە. لە کاتێکدا 795 ملیۆن کەس لە سەرتاسەری جیهاندا لە دۆخی برسێتیدا دەژین، ئەمریکاش لە ساڵێکدا 133 ملیار ڕیتڵ خواردن بەفیڕۆ دەدات. ڕێکخراوی فیدنیچ بۆ ڕوبەڕووبوونەوەی و بەفیڕۆدانی خۆراک و دژایەتی برسێتی ئاماژە بۆ دەکات ساڵانە لە ئەمریکا نزیکەی 200 ملیار کیلۆ خۆراکی بەفیڕۆچوو دەخرێتە حاویەکانی خۆڵەوە. زیاتر لە 30 ملیار کیلۆش لە خۆراک بەبێ بەکارهێنان فرێدەدرێت. هەرەم ڕێکخراو ئاماژە بۆش دەکات کە لە سەدا 21 پێکهاتەی حاویەکانی خۆڵ و خاشاک خۆراکی بەفیڕۆچووە. ناوەندەکانی توێژینەوەی وەک جۆن هۆپگنز و زانکۆی ئۆهایۆ دەریان خستووە کە ئەمریکیەکان لە ڕەفتاری بەفیڕۆدانی خۆراک ڕازی نین، بەڵام حەزیان بە خواردنی نوێ و هەروەها نەبوونی کات وای کردووە لەسەر ئەو ڕەفتارە بەردەوام بن. ئەوەی جێگەی سەرنجە ناوەندی بارێلای تایبەت بە خۆراک بە هاوکاری لەگەڵ گۆڤاری ئۆکۆنۆمیست توێژینەوەیەکی ئەنجامدا و تیایدا دەرکەوتووە سعودیە سەرتۆپی وڵاتانەی گرتووە کە زۆرترین ڕێژەی خواردەمەنی تێدا بەفیڕۆ دەدرێت. توێژینەوەکە ئەوەی ئاشکرا کردووە هەر هاوڵاتیەکی سعودی ساڵانە 427 کیلۆگرام خواردن بەفیڕۆ دەدات. ئەمەش دوو هێندەی بەفیڕۆدانی هەر تاکێکی دیکەیە لەسەر ئاستی جیهان. ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی نەتەوەگرتوەکانیش ناسرا و بەفاو دەڵێت یەک لە سەرسەی خۆراک لەسەر ئاستی جیهانی بەفیڕۆ دەدرێت لە سەدا 40 ئەو ڕێژەیەش لە وڵاتانی ئەوروپایە. لای خۆیەوە ڕێکخراوی فاوی نەتەوەگرتوەکان لە راپۆرتێکدا ئاماژەی بۆ ئەو کردووە لە سەدا 30 خۆراکی دانیشتوانی جیهان واتە ملیارێک و 300 ملیۆن تەن پێشەوەی بگاتە سەر سفرەی خێزانەکان بەفیڕۆ دەچێت. لە بەرامبەر بەفیڕۆدانی خواردندا دەستنەکەوتنی خۆراک و برسێتی هەیە. برسێتی یەکەمین مەترسیەکە لە ئێستای جیهاندا ڕوو لە تەندروستی مرۆڤ دەکات. بەرنامەی خۆراکی جیهانی نەتەوەگرتوەکان ڕایگەیاندووە لە ئێستادا 795 ملیۆن کەس واتە لە هەر 6 کەس لە جیهاندا کەسێکیان بەدەست دەستنەکەوتنی خۆراکەوە دەناڵێنن. هەر لە پاڵوڵاتی سعودیە کە یەکەمە لەسەر ئاستی جیهانی لە بەفیڕۆدانی خۆراکدا لە یەمەن 7 ملیۆن کەس لە دۆخی برسێتیدا دەژین. ڕێکخراوی فاو دەڵێت لەو خۆراکەی ساڵانە لە سەرتاسەری جیهان بەفیڕۆ دەدرێت دەکرێت 200 ملیۆن کەسی برسی پێتێر بکرێت. قسەیەکی باوی یابانیەکانیش هەیە کە دەڵێت ئەگەر زەنگی برسێتی لێیدا هیچ خۆراکێک خراپ نییە. She is so malnourished herself that she is unable to breastfeed.